یەکێک لە چالاکیە زانستیەکانی تاوەری تەندروستی سمارت بریتیە لە فاست تراک ریڤیو کە گفتوگۆیەکی چڕ و هەمەلایەنەیە لەسەر بابەتێکی زانستی ئەکرێت لەگەڵ هەڵسەنگاندن و تیشک خستنە سەر هەر گۆڕانکاری و داهێنانێکی نوێ بە بەشداری چەندین پسپۆڕی ئەو بوارە. فاست تراک ریڤیوی ئەمجارە لە ڕێکەوتی 2/3/2023 لەسەر ترۆمبۆفیلیا دەبێت بە سەرپەرشتی تاقیگەی پسپۆڕی سمارت کە حاڵەتێکەوە لە کەسی توش بوو ئەکات دووچاری مەینی خوێن ببێت لە بۆریەکانی خوێندا. بەشداریکردن بێ بەرامبەرە 2/3/2023 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 9 سەر لە بەیانی لە تاوەری تەندروستی سمارت لە هۆڵی کۆنفرانس 9/15 ناوتۆمارکردن لە ڕێگەی ئەم لینکەوە دەبێت.